خۆشەویستان چاوەری یەکەمی بیان باش کوردستان و کوەوەی ئەماژەم پێکرد جایبەتمان کردووە بە خاوەن پێداویستێ تایبەتەکان دەپرسین بۆچی بە تایبەتی لە مانگی ڕەمەزاندا کە تا ڕادەیەک بەڕاستی تۆ پێویستە بە کەرەسەی زیاترە بۆ یاخود خواردنی زیاتر پێویستە بە ژیانێکی تەندروستە پێویست بە ژیانێکی خۆشتر لە مانگی ڕەمەزانە بەڵام لەگەڵ ئەمەدا ئاوڕێکی ئاوها لە کەم ئەندامان نەدراوەتەوە بێگومان گفتوگوی ئەو لەگەڵ هاوبەش عومەر سەرۆکی یەکێتی نابینایانی کوردستان دەکەین ئەمڕۆ ڕاستەوخۆ لە ستۆدیۆ لەگەڵمان ئامادەیە کاکاوبەش بەخێر هاتی. سپاس مەمنونم. کاکاوبەش سەرەتا لەو پرسیارە دەست پێ دەکەم دەمەوێت باسێکی یەکێتی نابینایانی کوردستانم بۆ بکەیت. سپاس بۆ جەنابتان دەستان خۆش بێ یەکێتی نابینایانی کوردستان یەکێکە لەو ڕێکخراوانەی کە بۆ خزمەتکردن بە توێژی نابینا و کەمبینا کراوە لە هەرێمی کوردستان. باشە ئەم خزمەتکردنەکە تۆ دەیڵێ تا ئێستا پێویست بۆ یاخود بەپێی پێویست گرنگی درراوە بە خزمەتکردن بە ئێوە؟ طبعاً گرنگی و مەهامی دامەزراندنی یەکێتی نابینایانی کوردستان لەوەدا ئەبینرێتەوە کۆکردنەوەی نابینایان و کەمبینایان بووە لەژێر چەترێکدا و یەکخستن و ڕێکخستنی داواکانیان بووە بۆ ئەوەی لە ڕێگەی یەکێتی نابینایانی کوردستانەوە تەقدیم بە حکوومەت و لایەنی پەیوەندیدار بکرێ بۆ جێبەجێکردنی و پاڵپشتی و پشتیوانیکردن بووە لە ویست و داواکانیان و کردنەوەی خولی تایبەت و فێرگە و خوێندنگەی تایبەتمەند بە ئەم توێژە بووە لە بابی کۆمەڵایەتی پشتیوانیکردنیان بووە. باشە ئەمانە هەمووی بۆ ئێوە پەیڕەو کراوە بەپێی پێویست بووە؟ طبعاً ئەوە وەک خۆتەی بینی حکوومەت تا ڕادەیەک ناکرێ بڵین هیچی نەکردووە شتێکی کردووە بەڵام نەکراوەتە ئەوەی کە بتوانێ ژیانی نابینایان و خەوەن پێداویستێ تایبەتەکان ڕێک بخا بە سیستەمێ ژیانیان باش بکا بۆ ئەوەی بتوانین ئێمەش وەک مرۆڤێکی ئاسایی بەس خەفەت لەوە بخۆین کە بەشێکی جەستەمان نییە خەفەت لە نەبوونی و لە نەهامەتیەکانی ژیانیش بخۆین بەداخەوە ئێڵێم ئەوەی کە توانراوە و پشتیوانی لێ ئەکرێ لەم توێژی نابینایان و خەوەن پێداویستێ تایبەتانە لایەنی سەرمایەدار کەسانی دڵسۆز کەسانێک کە خۆیان بە خاوە نەزانن لە بەرامبەری ئەم توێژە ئەویش هەمووی نا ئەویش ئەکرێ بڵێم ڕێژەیەک وەربگرین ڕێژەیەکە لە سەرمایەدارەکان پشتیوان نەگینا هەندێک لە سەرمایەدارەکان هەیە وعدیش دەدەنێ بەڵام هاوکاریەکانیان ناگەین بە نابیناکان هەندێک لە سەرمایەدارەکان هەیە جوابی تەلەفۆنت نادەنەوە. ڕاستەکەم کاکاوبەش دەمەوێت بپرسم ئێستا مانگی ڕەمەزان و مانگێکی پیرۆزە و خاوەن پێداویستە تایبەتەکان و تەنانەت کەسانی تریش پێویستیان بە پێداویستی تایبەت هەیە لەم مانگەدا ئێوە داواکارەکانتان یاخود ئەو بابەتانی کە ئێوە پێویستانە ئاراستی کەی دەکەن؟ ئێمە لە مانگی پیرۆزی ڕەمەزاندا داوایەکمان لە حکوومەتی هەرێمی کوردستان کردووە ئەڵێن حکوومەتی هەرێمی کوردستان وەکو بار و گوزەرانی ژیانی نابینایان و خاوەن پێداویستی تایبەت خۆش ناکەی باشی ناکەی بۆ ئەبەدی و بۆ تەواوتی هیچ نەبێ وەرە لە مانگی پیرۆزی ڕەمەزاندا دوو موچە بدە بە خاوەن پێداویستیە تایبەتەکان کە ئەویش زۆر زۆر کەمە یعنی هەر موچەیەک 150,000 دینارە یعنی ئەگەر دوو موچەم بداتە 300,000 دینارە بۆ هەر یەکێک لە خاوەن پێداویستی تایبەت ئەوە ئەو داوایەمان لە حکوومەتە بۆیە من لێرەوە ئێڵێم هیوادارم حکوومەتی هەرێمی کوردستان هەست بە بەرپرسیارەتی بکات لە بەرامبەرم توێژە چکو مانگی پیرۆزی ڕەمەزان مانگێکی تایبەتە مانگێکی تایبەت پێویستی بە پێداویستیەکی تایبەتە پێویستی بە خۆراک و پێخۆرێکی تایبەتە بۆیە ئەمەش بە خاوەن پێداویستی تایبەت بە باخەڵێکی خاڵی و نیگەرانیەکەوە پێی ناچێ بەڕێوە ژیانەکە قورسە لەسەری بۆیە ئێمە وەکو نابینایان پشتیوانی و پاڵپشتیمان لە سەرمایەدارەکان وەرگرتووە سوپاس بۆ ئەو کەسەی کە هاوکارمان بۆ ئێمە تا ئێستا ئەوەی کە پاڵپشت و پشتیوانمان بۆ یەکەم کەس باشە کاکاوبەش تۆ ئاماژت بۆ کرد کە داواکاری یەکێ لە داواکارەکانتان بۆ حکوومەت موچە بۆ پێدانی دوو موچە بۆ هیچ نەبێت لە مانگی ڕەمەزاندا دەپرسم چ داوایەکتان ئاراستەی سەرمایەداران یاخود ڕێکخراوە خێرخوازیەکان کردووە؟ ئێمە لە قسەکانمان لەوەی کە هاوکاریمان داوەتە خەڵک وە لە پەیجی ڕسمی خۆمان لە سەحیفەی ڕسمی خۆمان بڵاومان کردوێتەوە ئەڵێن
سەرمایەداران خۆشەویستانەیە و کەسانەی کە خۆیان بە بەرپرسەزانن لە بەرامبەر ئەم توێژە. مانگی پیرۆزی ڕەمەزان و مانگی پیرۆزی ڕەمەزان مانگێکی موبارەکە. هیوادارین پاڵپشتمان بن، پشتیوانمان بن بەوەی کە هاوکاریەکانتان بگەێنن بە یەکێتی نابینایان و لە ڕێگەی یەکێتی نابینایانەوە بیبەخشن بە نابیناکان بۆ ئەوەی ئەم نابینایانە بتوانن سوودی لێ ببێنن لە مانگی پیرۆزی ڕەمەزانەدا بۆ پێداویستیەکانیان دابینی بکەن. بۆیە من باسی ئەوە ئەەکەم مانگی پیرۆزی ڕەمەزان تێ ئەپەڕێ بەڵام جەژن دێ لە جەژنا مناڵی خەڵک پێویستی بە بەرگی نوێیە. سفرەی ماڵان لە بەیانی کە داخرێ پێویستی بە سفرەیەکی پڕ و تەڕە. ئەمە لە ناو نابینایان و خاوەن پێداویستیە تایبەتەکان بەدی ناکرێ. هەندێکی بەدی ئەکرێویش بە پشتیوانی چەند سەرمایەدارێک بۆ بۆیە ئەو سەرمایەدارانەی تر حکوومەت کە نەهاتونەتە سەرهێڵ هیوادارم هاتنە سەرخەتی ئەوان پشتیوانیەک بێ لە ئەم توێژە هاوکار بن یارمەتی دەربن چکم بارودۆخیان ئێمە لە ناویانین ئەزانین کە بارودۆخیان بارودۆخێکی خراپە و لە بارودۆخێکی هیچ باشدانین سەرڕای ئەوە چکم ڕەمەزان ئەرکێکی دینیە واجبە لەسەر هەر تاکێک ئایا نابینایە کە ئەندامە یا ساغە. بۆیە ئەم نابینایانە بە نیگەرانی و بە دڵێکی بە سکێکی خاڵی بە باخەڵێکی خاڵی هەر هەوڵەدەن بیگرن پشتیوانیەکەن خۆیان فیداکەن بۆ دینەکەیان. بەڵام هیوادارین ئێمە بتوانین لە یەکێتی نابینایان پشتیوانیان بین لە ڕێگەی ئەو سەرمایەدارانەوە هاوکارەکانیانمان بۆ بێنن ئێمە بتوانین بە دەستێکی ئەمین نقلی نابیناکانی کەینەوەی کە پێویستی. باشە کاکاو بەش تۆمارکردنی ئەم نابینیانە بۆ ئەوی ئەو هاوکاریانە وەربگرن لە ڕێگەی چیەوە دەبێت چۆن ئەنجام بدرێت؟ یەکێتی نابینایانی کوردستان مافی ئەندامبوونی داوەتە نابیناکان ئەبنە ئەندام لەوێ کە بوونە ئەندام لەوێ فۆڕمیانە بێ ئەمە بە پێی ئەو فۆرمانە معلوماتمان لەسەریانە فەقیریان ژیان باشیان معلوماتمان لەسەریانە و بە پێی ئەوە ئەتوانین کۆیانەکەینەوە و هاوکاری کەسەکەی پێ بەخشین و بە ئامادەبوونی خۆی یا بە ئامادەبوونی خۆی نەبێ ئێمە و ئیشە هەرەکەین. بۆیە سوپاس و پێزانینم بۆ ئەو کەسانەی کە تا ئێستا هاوکار بوون و سوپاسی ئەو کەسانە شەکەم کە ئێستا و لا هاوکار و پشتیوانی و توێژە بن. باشە کاکاو بەش تۆ لە زۆرترین قسەکانتدا ئاماژت بۆەوە کرد کە تا ڕادەیەک ئێوە زیاتر پشتان بە خێرخوازان یاخود سەرمایەداران بەستووە. بۆچی حکوومەتێک کە 30 ساڵە زیاتر حکومڕانی دەکات بۆچی تا ئێستا ئاورێکی ئەو تۆی لە ئێوە نەیاوەتەوە کە ئێوە واتان لێ هاتووە پێویستان بە چاوەڕی خێرخوازان بکەن کە خزمەتی ئێوە بکات؟ واللهی اینجا بەداخەوە تۆ حکوومەتێ لە پاش 30 ساڵ تەمەنی لە حکومڕانی ئێستا گەیشت بێتە ئەوەی کە خاوەن پێداویستیەکی تایبەت 150,000 دیناری بدرێتێ کە 150,000 دینار بەشی یەک ڕۆژی مناڵی یەکێک لەو حکومڕانانەی حکوومەتی هەرێمی کوردستان ناکات چ جای بەشی مانگێکی خاوەن پێداویستی تایبەت بکە کە لە ژێر ئەرکی نەخۆشی و بەکارهێنانی عیلاجی مزمین و ئەرکێکی ناڕەحەت دەین. بەداخەوە ئێمە هەردەم داوامان کردووە و هەردەم فشارشمان لە حکوومەت کردووە هەتاوەکو لەو ڕۆژانەی پێش ڕەمەزان مزاهرەیەکمان لە بەردەم ئەنجومەنی وەزیران کرد بۆ ئەوەی ئەنجومەنی وەزیران بێتە سەرهێڵ و پشتیوانیمان لێ بکات لە پاشاندا بەوە کە مزاهرەکەیان پێ بڵاوە پێکردین ئەوە بوو کە وترا 2 موچە ئەدرێت بەڵام جێگەی داخەتا ئێستا 2 موچەکەش دەنگی نییە بەشکم هیوادارین ئەو 2 موچەیە بدرێەوە هیوادارین لە پاش ڕەمەزان و لە پاش باشبوونی باروگوزەرانی ئەم هەرێمە و ئێستا 20مان لە نەوت بەرز بووەتەوە 20مان لەگەڵ عێراق ڕێککەوتون ئەمە ناکرێت ئەبێ باروگوزەرانی خاوەن پێداویستیە تایبەتەکان باش کرێ بە سیستەمێ تاکەی ئێمە وەک جەنابەت وتت هەوڵ بدەین لە ڕێگەی سەرمایەدارەکانەوە پشتیوانی بۆ باشە کاکاو بەش تۆ ئاماژت بۆ کرد کە موچەکەتان هەر 150,000 دەبێت بۆچی ئێوە لە کاتێکدا ناوی خۆتان بە خۆتانەوەیە خاوەنی پێداویستی تایبەتن بۆچی حکوومەت ئەم ڕێژەی بۆ ئێوە دابین کردو لە کاتێکدا لاوانێ لە زۆر وڵات ڕێژەیەکی زۆر زیاتر لە هەر فەرمانبەرێکی تر بۆ کەمەندامان دابین کرابێت؟ خۆی عەکس وەریان گرتووە خاوەن پێداویستی تایبەت پێویستی بە موچەیەکی دابینکردنی موچەیەکی زۆر باشە بۆ ئەوی بتوانێت پێداویستیە تایبەتەکانی پێدابین بکە. بەداخەوە ئێڵم کەمترین موچەیان بۆ داناوە. یەکێک لەو کەسانەی کە لە حکومڕانی بەشدارن و لە حکومڕانی
حکوومەتی هەرێمی کوردستانن ئەوانە پێویستیان بەوە نییە موچەیەکی علایان هەبێ و خۆیان نەتوانن هاتوچۆی خۆیانەکەن سیارەیان پێ خۆیان مناڵیان پێیەتی بەداخەوەی لەم ئەوان موچەیەکی علایانەیە و ژیانێکی خۆش و شایستەیانەیە خاوەن پێداویستی تایبەتەوەی نییە بۆیە حکوومەتی هەرێمی کوردستان بەڵێ بەداخەوەن سەرەتایی کە دابین کرا ئەم موچەیە لەسەر دەستی بەرز دکتۆر بەرهەم بوو و کاتە ئەو سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان بوو 20 دلار بوو 20 دلارەکە بوو ئەو کات باش بوو وردە هاتووە تا 150,000 ئێستا ئێمە پرۆژە یاسایەکمانەیە پرۆژە یاسای ژمارە 22 لە ساڵی 2011 دەرکراوە ئەگەر ئەو پرۆژە یاسایە جێبەجێ بکرێ کەمترین موچی خاوەن پێداویستی تایبەت دەبێتە 500,000 400 بۆ 500,000 ئەمە بۆ ژیانی کەسێکی ئاسایی ئەکرێ بڵێن باشە بەو هاوکاری و پشتیوانیەی عایلەکەی خەڵکانی خێرخوالیەکەن ژیانەکەی دەگۆڕێ باشترە بێ بەڵام بەداخەوەی لەم ئەوە تا ئێستا و یاسایە نەکەوتوتە بواری جێبەجێکردنەوە بە هیوایەوەیم کردێتە بواری جێبەجێکردنەوە بۆ ئەوەی بارودۆخ و زروفی نابینایانیش گۆڕانێکی پێدابێت باشە کاکاوبەر تۆ ئێستا هیچ ئامارێک لە بەردەستی تۆیە بە ئێمە بڵێ چەند نابینابوونی هەیە لە کوردستاندا یەکێتی نابینایانی کوردستان لە ژێر سنووری دەسەڵاتی یەکێتی نابینایانی کوردستان لە پارێزگاکانی هەڵەبجە و سلێمانی ئیدارەکانی گەرمیان و ڕاپەڕین زیاتر لە 5,000 نابینا هەیە باشە کاکاوبەر لەم 5,000 نابینایە هەندێک جار لاوانەیە نابینا بێت و پێویستی بە دەرمان بێت لەگەڵ ئەوەدا بە موچەیەکی کەمیش ئێوە دەرمانەکانتان بۆ دابین کراوە یاخود دووبارە بۆ وەرگرتنی دەرمانەکان پێویستە دەست بکەن بە باخەڵی خۆتاندا نەوەڵا ئێمە ئەوەی کە کراوە لە کەرتی تەندروستی تا حەدێک هاوکارمانن یارمەتی دەرمانە سوپاسیانەکەین بەڵام ئەوەی کە دەمێنێتەوە زۆربەی ڕوو لە ئێمە کا بۆ دابینکردنی ئیلاج و دەرمانیان وە ئێمە ڕوو و سەرمایەدارانەیەکەین ماڵیان ناوا بێ سوپاس بۆ ئەوەی کە یارمەتی دەر و پشتیوانمانە سوپاس بۆ ئەوەی کە ئەتوانێت دەستی نابینایە ئەگرێ بۆ ئەو بەری شەقامەکە سوپاس بۆ ئەو کەسەی کە ئەتوانێت ژیانی ڕۆژێکی نابینایەکە گۆڕێ هیوادارین سەرکەوت و سەرفراز بن و هیوادارین ئەوەشی کە تا ئێستا نەهاتوەتە پێشەوە و دەخلێکی زۆر جیاوازی هەیە هیوادارین بێتە پێشەوە بۆ ئەوەی نابینایانیش هیچ نەبێ بە نیوەی مناڵەکانی ئەو بۆ ڕۆژێکیش بێ بژین بەو داهاتەی ئەو کە پیانەدا باشە کاکاوبەر لە هەندێک لە وڵاتانی تردا دەبینین جیاواز لەو پارە یاخود ئەو موچی کە بە خاوەن پێداویستی تایبەتەکان دەدرێت لە فەرمانگەکاندا یاخود لە شوێنە گشتەکاندا شوێنی تایبەت بۆ ئەم کەسانە دابین کراوە بۆ ئەوەی بتوانن ڕۆژی ئاسایی خۆیان یاخود ڕۆژانی ئاسایی خۆیان بە ئاسایی تێپەڕێنین ئێستا هیچ شتێک بۆ ئێوە کراوە لە ئێمە فەرمانگەکان ئەوەی کە دیبێتمان لە خەسەخانەکانە لە جەوازاتە ئەمانە لە نفوس و جنسەیە ئەمانە پشتیوانی تایبەتەکەن بۆ هاوکاریکردن وە لە فەرمانگەکانی ترەکەوێتەوە سەر شخصی مدیر و مۆزەفەکان بەسپاسەوە ئێڵێم زۆربەی دایرە و دەوایرەکانی حکوومەت پاڵپشتن پشتیوانن ئەویش بە ڕانەگرتنی خاوەن پێداویستی تایبەتەکان بە ڕاپەڕاندنی ئیشەکانیان بۆیان یارمەتیانەدەن ڕایان ناگرن ئەجینا وەکوتر بڵێ ئەوەیەکیان بۆ بکەن هاوکاریان بۆ دابین بکەن پشتیوانێکیان لێ بکەن نا بەڵام ئەوەیە ڕایان ناگرن کارەکان بۆ ڕا کاکە بەش لەگەڵ ئەمانەدا بێگومان نووسینی تایبەت یاخود کتێبی تایبەت هەیە بە نابینایان تا چەندێک لە کوردستاندا گرنگی بە خوێندن و خوێنەواری نابینایان لە تەمەنە جیاوازەکاندا درراوە ئاکە هیچ گرنگیەک بە بڕایل نەدراوە لە هەرێمی کوردستاندا گرنگی چۆن پێ دراوە ئەمە پەیمانگایەکمانەیە پەیمانگای ڕووناکی پەیمانگای ڕووناکی لە یەکی سەرەتایی تا ئاگاتەوە نۆی بنەڕەتی بە خەتی بڕایی لە خوێنرێ لەو پەیمانگایە لە پاش ئەوە لە پاش نۆ لە دەوە نابیناکە تێکەڵ بە کەسانی ساغ ئەکرێتەوە لە مەکتەبەکانی تردا بەداخەوەڵم لە مەکتەبەکانی تردا نە مەطبعەیەکەیە بۆ دابین بۆ تایبکردنی برایلەکە نە کتێبی برایل نە مەنهەجیش بە برایل هەیە ببەخشێ بە نابیناکە بۆ ئەوەی لەسەر ئەو منهە نە مامۆستای تایبەتیش هەیە بتوانێت ئیمتیحان بۆ برایلە بکە و دەرەجەی بۆ دابنێ لەبەر نەبوونی ئەم شتانە نابیناکە واز لە برایلەکە ئەێنێ ئەوەی کە خوێندوویەتی لە یەکی سەرەتاییتان و بە برایل زۆر باشی لێزانێ ئەوەشی بیر دەچێتەوە بە کەمیەیەک لە بیرێمێنێ هەم لەم لایش دەست ئەکاتەوە بۆ بە کاسێت و تەجیل
یا ئێمە لە ڕێگەی ئێمەوە منهەجەکان تەجیل کراوە ستۆدیۆی دەنگیمانەیە لە یەکێتی نابینایان منهەجەکان تەجیل کراوە و پیانە بەخشرێ بۆ ئەوەی سعی لەسەر بنەگینانە بەداخەوە. کاکاو باش ئەمەر سەرۆکیەکێتی نابینایانی کوردستان زۆر سپاس بۆ ئەمڕۆ لە ستۆدیۆ لەگەڵمان ئامادە بووی. خۆش سپاس بۆ جەنابە مەمنون بۆ ئێوە خۆشەویستان.